گفتگۆ دەکەین لەسەرم پرس و باس بابەتە بە میوانداری کاگڕۆڤان سەروەت ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان. کاگڕۆڤان سڵاو لێبێ. زۆر سپاس. بە خێرات سەرچاو. بۆم باسکە کۆنفرانسەکەتان دوێنێ چۆن بەڕێوە چوو لە نێو هۆڵەکەدا میدیای لێ نەبوو، بۆیە بۆمان باسکە چۆن بەڕێوە چوو و ئایا دیوە قانونیەکەی چی بوو؟ دیارە وەک خۆت ئاگداری ئێمە لە مانگی شەشی پارساڵ ئەنجومەنی کۆمسیاران بڕیاری دەرکرد کە لە ماوەی 6 مانگ بزوتنەوەی گۆڕان دەبێت کۆنفرانسی دامەزراندن ببەسترێت. دیارە لەو 6 مانگە کۆمسیۆن بۆی سەرقاڵی بە کاروباری هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق و بەهۆی ئەوەی ئێمەش لە نێو خۆمان نەگەیشتنە هیچ شتێک تێگەیشتنێک بڕیاری دەرکرد کە ڕۆژی 16 شوبات لە شاری کەرکووک کۆنفرانسی دامەزراندن ببەسترێت. ڕۆژێک پێشەوەکو هەموو سەرجەم ڕێکارەکانی تر لەبەرەوەی ئەوانەی لە کۆنفرانس دەتوانن بەشداری بکەن تەنها ئەو خەڵکانە بوون کە پێیانەوترێت دەستەی گشتی کە لە ساڵی 2007 پێشکەش بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراق کراوە 2132 کەسە. ئەم 2132 کەسەیش ئیتر بەشێکی نەماون بەشێکی چوونەتە ناو پارت و لایەنەکانی ترەوە پێشووتریش بە دوو تەجروبەکە دوو کۆنفرانسمان بەستووە زیاد لە 800 بۆ 900 کەسێ بەشداری کردووە. ئەم کۆنفرانسە ئێمە ڕێککەوتین بڵین هەردوو نوێنەری هەردوو ئاراستەکە بە ئامادەبوونی ئەو لیژنە ڕاستپێدراوەی فەرمانگەی پارت و ڕێکخراوە سیاسیەکان کە لە بەغداوە هاتبوون بۆ ئەوەی ئالێت و میکانیزمی کۆنفرانسەکە بەڕێوە ببین. دوێنێ لە هەشتی بەیانیەوە دەرگای کۆنفرانس کرایەوە بۆ ئەندامان تاکو 12 نیوەڕۆ لە ڕێوشێنێکی ئەمنی توند و تۆڵ کە بە سوپاسەوە جەنابی پارێزگاری کەرکووک بە دەم هاوکاری و هەماهەنگی کۆمسیۆنەوە چوو بوو هێزەکانی پۆلیس هەموو ئەو هێزانەی لەوێ بوون. ئەو ناوانە هەڵواسرا بوون کە مافی ئەندامەتی کۆنفرانسیانەیە بەشداری بکەن. لیژنەیەک هاتبوو لە بەغداوە کە لیژنەی فەرمانگەی پارت و ڕێکخراوە سیاسیەکان بوون و بە سەرپەرشتی جێگری سەرۆکی ئەنجومەنی کۆمسیاران کە بۆ خۆی سیفەتی حاکمی هەیە پلەکەی حاکمە ئەویش لەوێ ئامادە بوو هەروە ئۆفیسی کەرکووک ئی کۆمسیۆن. هەندێک لەو ناوانە ینی گلەی ئەویان دەکردیان و ئێمە چەند ساڵە گۆڕانین و بەڵام ناومانی تێدانە لە بەرامبەردانێک قسە هەبوو گوایە خەڵکی دیکە بەشداری پێکراون. ناوەکان لەسەر چ بنەمایەک ناوەکان کە لە ساڵی 2007 یاسای پارت و ڕێکخراوە سیاسیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق پەسەند دەکرێت. لەو کاتەوە هەموو حزبێکی سیاسی کوردستانی عراقی مولزەم کراوە کە ناوی حزبەکەی دەستەی گشتی پێوترێ هەیە عامە لەگەڵ هەیئەی مؤسسین کە هەیەی دامەزراندنە لەگەڵ سەرۆکی حزبەکە ئاراستەی کۆمسیۆن کار لە ڕێگەی مخەولەکەەوە. ئەو کاتە کە ناوەکان ئاراستە کراوە ئیتر لە هەموو شار و شارۆچکەکان کۆمەڵی خەڵکیان دەستنیشان کردو کە لە ئۆرگانەکانی بزوتنەوەی گۆڕان بوون. ینی زۆر کەسە بۆ کەسایەتی زۆر دیاری گۆڕانە ناوی نەبوو. زۆر کەسشەیە لە بازنەیەک یاخود لە ڕایەڵەیەک ئەو کاتە ناوی هەبووت ئەو کاتە نێردراوە ئەو ینی هەمووی ئەو کاتە ناوی هەبوو بێ بەڵێ ناوی هەبوو وەکو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق و پەرلەمانی کوردستانیش ئەو ناوانە لەسەر بۆردێکدانراوە خەڵکاتوە ناوەکەی خۆی دۆزیوەتەوە کارتی نیشتیمانی پێ بووە لە بەردەم لیژنەیەکی 15-20 کەسی کۆمسیۆن لە ناو کارتەک لە ناو لاپتۆپەکانی کۆمسیۆن ناوی هەبوو بێت ئیمزای بۆ هاتوۆتە ژوورەوە بەشداری کردووە. باشە ئێوە هیچ ئامادەکاریەکتان کردبوو بۆم کۆنفرانسە ینی وەکۆی کۆنفرانسی هەموو گۆڕان خوازان دەربکەوێ ینی ئەوەی باڵی کورسات و باڵی گردەکە و هەموو قسەیان لەگەڵدا کرابوو. بێگومان ئێمە لە لای خۆمانەوە هەموو ڕافیقەکانمان کە لە ناو دەستەی گشتی بوون هەمومان ئاگدار کرد بۆ کە فڵان ڕۆژ لە شاری کەرکووک خۆتە زانی ینی ئەو هەڵسوڕاوانەی گۆڕان کە ناویان لە دەستەی گشتیە لە زاخۆوە تاکو خانەقین و کفری و کەلار ناوی تیا هەبوو. ئەمانە پێشووتر ئامادەکاری کرابوو ئۆتۆمبیل و ئەوشتانیان بۆ دابین کرابوو بۆی بێنە شاری کەرکووک بۆ خۆتە زانی ینی مەسافەی ڕێگە و ئەوانە تۆزێک قورسە. بەڵام هەموو ئەو هاوڕێیانەی تریش کە دوێنێ ئەوان لەوێ بوون هەمویان ئاگدار کراونەتەوە بەشداریەکەش بەشداریەکی زۆر بوو و نیسابەکەیش بە پێی قەراری مەجلسی مفەوەزین بە زۆرینەی ئامادەبووان بوو ینی بەوە نەبووە 50 کۆی یەک بێ. باشە ینی قسە کرابوو لەگەڵ ینی تەوافق کرابوو پێشتر یان بێ تەوافق ڕۆژەکە دیاری کرابوو کۆنفرانس دەکەین و کێدێ بەخێر بێ و کێژ نایە بەخێر. ڕۆژەکە کۆمسیۆن کە بڕیاری داوە لە شاری کەرکووک بێ هەماهەنگی کردووە لەگەڵ هەردوو لامانی ئاگدار کردەوە بە ڕسمی وەرمانگرتووە تەبلیغ کراوین لە ڕێگەی ئۆفیسی سلێمانیەوە و ڕۆژی پێش کۆنفرانسیش ڕۆژی 15 مانگ لە ئۆفیسی کەرکووک نوێنەری هەردوو ئاراستەکە وەکو ئەوترێ کۆبوونەوە من بۆ خۆم ینی نوێنەرایەتی کورساتم کردووە لەوێ کۆبوونەوە ئیمزامان کردووە کۆنووسێ لیژنەی تایبەتمەند دەبووە نوێنەریەوانیشی لێ بەڵێ دوو برادریەوانشی لێ بوو هیچ کێشیان نەبوو هیچ کێشە نەبووە ینی کێشەکان ڕەنگە لەسەر ئالێت و تەکنیکۆوانە چونکە
کۆنفرانسەکە هەموو شتەکانی لەژێر سەرپەرشتی دوێنێ دولا چوونە هۆڵەکەەوە ئەوانیشی لێبوون ئەوانی بەڵێ بەڵێ هاات باشە نیگەرانەکانیوان لە چی بوو ئەوان دەڵێن پرۆسی دەنگدان لە دنیای نەبووە دەنگدانە کاشکرابێ ئێمە ڕێککەوتبوون لەسەرەوە بەڵێ ڕێککەوت بووین کە ئامادەبووان دانیشتن ئەو دادوەرە بە ڕێزەی کە سەرپەرشتی کردو جێگری ئەنجومەنی کۆمسیارانە دەستی بە قسەکردن کرد دوایی لیژنەی فەرعەکانی ناو کۆمسیۆنی ڕاستپارت بۆ ژماردنی سەرجەم ئامادەبووان ڕاستاندنیان بۆ کرد 1970 کەس ئامادە بوو هەموو گۆڕانخوازان دواتر ئەو باسەیە ناوچکە ئێمە دوو دەستور هەبووە جاری پێشوش من دەستورەکەم هێنایە کورسات دوو دەستور هەبووە بۆی پەسەند بکرێت یەک دەستوریانە بێ پەسەند بکرێت چکە ئێمە دوو ینی ناکۆچیمانە بووە کە وتیان پێش ئەوەی ئێمە دەستورەکان بخینە دەنگدانەوە ئێوە پێتان باشە ئەم دەستورە بە دەنگدانی ئاشکرا بکرێ یا بەنیهێنی بکرێ کێ لەگەڵ ئاشکرایە دەست بڵند بکاتەوە زۆرینە لەگەڵ ئاشکرا بوو کەمینەکەش لەگەڵ دەنگدانی نێنی بوو لە تەجروبەی دیموکراسیش دوو تەجروبەتێ ینی ئەگەر تۆ خەڵکەکە زۆری ویست بۆ ئاشکراکە دەڕوا بەڕێەوە ئەگەر کەمیش لەگەڵ ئەوە بوو بە سندوقینی هەڵبژاردن بێەوە سندوق ئتر ئەو برادرانە دیارە پێیان خۆش نەبوو بێەوە چوونە دەرەوە چوونە دەرەوە بەڵام کۆمسیۆن کاروباری خۆی ڕاگە لە بەرەوەی حزورەکەم مەوجود بوو دواتر زۆر بوو ژمارەکەیان کە چوونە دەرەوە ئەوەندەی من تێبینیم کرد بێت 290 شتێک خەڵک بوون چوونە دەرەوە قەناعەتیان وا بوو کە بچنە دەرەوە ئیتر ئێمەش ئیلتیزاممان کردووە بە خۆمان و بە ئەو بڕیارانەی کە هەبوو دواتر دەستورەکەی ئێمە کە پەسەند کراوە بڕگە بە بڕگەی خوێنراوەتەوە ینی زیاد لە 36 لاپەڕ دەستورەکەیەوە چونکەوانە بەخۆیان دەڵێن باڵی دەستور ئەیتر ئەو کە بچێتە دوورەوە دەرەوە مافی ئەوەی نامێن ینی خۆی جێهێشتووە چکە زۆرینەکە لەگەڵ ئەوە بووە کە ئەم دەستورە بە ئاشکرا دەنگدانی لەسەر بکرێت بڕگە بە بڕگە خوێنراوەتەوە ئەو کۆمەڵێک بڕگەیشە بوو ئێمە کێشەکە لە سەردەستور ئەوە بووە کۆمەڵێ بڕگەی ناو دەستورەکەی ئێمە پێچەوانەی قانونی ئەحزاب بوو دەبێ هاوتای ئەوە بکەین ئەو بڕگانەمان ڕاستاندنمان بۆ کرد دەنگدانی لەسەر کراوە هەمووی بە زۆرینەی ڕەها دواتر ئەنجومەنی بڵێن جڤاتی نیشتیمانی کە ژمارەیان 55 کەسی ڕاستیە و پێنجشی یەدەگن هەڵبژێردراون هەر 55 کەسەکە لەگەڵ پێنج یەدەگەکەش هاتوونەتە سەر ستەیج دەنگدانیان بە ئاشکرا بۆ کراوە کۆمسیۆن حزوری نووسیوە مەحزەری نووسیوە دواترش ڕێخەری گشتی بە کۆی دەنگەڵ بژێردراوە باشە بۆ ئێوە چاوەڕوانکرا بوو کە چوونە دەرەوە ئەوان وەڵاهی بۆ ئێمە چاوەڕوان نەکرا بوو لەبەر ئەوانش بۆ خۆیان ئامادەکاریان کرد بوو بەڵام لەبەر ئەوەی وەکوتم لە دیموکراسیەتە مەبدەئی زۆرینە و کەمینە هەیە کە مەبدەئی زۆرینە و کەمینە هەبوو ئیتر ئەو کە بەدڵی نەبووە دیارە پێخۆش بووە لە ژوورەوە بێ و چۆتە دەرەوە و ئەویش ئازادە بەڵام سەرجەم ئەو ڕەفیقانەمان ئێمە لە دوێنێەوە بزوتنەوەی گۆڕان ئێستا یەک بزوتنەوەی گۆڕانە مەکۆسەرێکیەکەی لە شاری سلێمانیە لە گەڕێکی کورسات هەموو ئەو ڕەفیقانەیشمان چووکە ئێمە زیاد لە 15 ساڵ بەیەکەوە کارمان کردووە هەموو ئەوانش بە گۆڕانە زانین هەڵبژێرا کاکدانا ئێمە لە دەستورەکەمان ڕێخەری گشتی لە بڵین لە مادەکانی کە پەیوەستە بە ڕێخەری گشتی لە ناو ئەندامانی کۆنفرانس بە زۆرینە هەڵبژێردرێت کە هاتە سەر ئەوەی ڕێخەری گشتی هەڵبژێردرێت ناوەکەی خوێنراوە بە ڕێزدانە ئەحمەد مەجید سەرجەم ئەندامانی بەشداربووی ناو کۆنفرانسەکە زیاد لە 492 کەسە دەستیان بڵند کردەوە و کاکدانیان هەڵبژارد و کۆمسیۆنیش ناسی نەبوو کاسی تر خۆیان لەبژار هەر کاکدانا خۆی پێشتر ڕێکوتن لەسەرمە کرابوو ئەمە پێشووتر ئێمە خۆمان ینی لە ناو بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەو ڕەفیقانەمان باشترین کەس کە چووکە پێشووتریش کۆمسیۆن 6 مانگ مۆڵەتی دابوو بە کاکدانا ڕێخەری گشتی بێ بەوەکارە کە لەگەڵ باڵی گردەکە قسەتان کرد ئەبێ وا قسە بکەین بۆی بینەران ئێستا باڵ نەماوە قسەش لەسەر دەکەین یەک دەنووک ئایا ئێوە تەرحێوتان کردبوو کە کاکدانا کاندیدە بۆ سەرۆکی جوات ئەوانیش کاندیدێکیانە بوو من نەمبیستووە ئەوان کاندیدیانە بوو بێ بەڵام لەوەتەی کاکدانا کە لە پار ساڵمانگینەوە گەڕاوەتەوە کۆمسیۆن ڕایس ینی ئەو وەکالەتەی بۆ کردوەوە ڕێخەری گشتی بێ ئێمە کاکدانامانۆک و ڕێخەری گشتی تعاملمان بەڵام ئەو برادرانە ئیشکالەتیانە بۆ ئەو برادرانە پێشووتر دیارە ئیشکالەتیانە بۆ و ئیتر ئێمە زۆر لە هەوڵا بووین زۆر وەفد لە نێوان هەردوو لا هەبوو خەڵکی چاکەخواز و مامۆستای زانکۆوانە دیار بۆ برادرانە هەر نەگەیشتنە هیچ نەتیجەیەک بۆیە باشترین حەل ئەوە بوو بچینە کۆنفرانس لە کۆنفرانسیشی تر دوێنێ ئەو بابەتەش یەک لای خۆیان کێبرکێ با بڵێن کەسیان نەبوو بەو پۆستە من نازانم کەسیان هەبوو بێ یا کەسیان نەبوو بێ بەڵام
ڕەنگە دەستورەکەی ئەوان شتی جیاوازتر ڕەنگە بیزانی بەس نەتوێ بیڵێ من ئەگەر ناتوە لە نێو وردەکارەکان دەستورەکەی ئەو بە ڕێزانەی تر ڕێخەری گشتی لە ناو جڤاتی نیشتیمانی هەڵەبژێت یانی لە دوای کۆنفرانس بەڵام ئەوەی ئێمە لە ناو کۆنفرانس هەڵەبژێرێ بۆی ڕەوایەتی زۆرترین دەنگدەر و هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕانی هەبێت نەک لە جڤاتێکی 50-60 کەسی ئەوەیە جیاوازێ باشە دواتر ئەندامانی جڤات چۆن هەڵبژێت ئەندامانی جڤاتیش بەلیست بووە لە 1 تا 55 دوایی 5 ژێدەک ئەمانە یەکێک ئەو دادوەرە بە ڕێزە ناوی خوێندووەتەوە هاتووەتە سەر ستەیج ئەندامانی کۆنفرانس ڕازین ڕۆڤان ببێتە ئەندامی جڤاتی نیشتیمانی هەمووی دەستی بڵند کردوەوە بۆ هەموو ئەندامان ئاواکراوە لیستەکە پێشتر ئامادەکرا بوو پێشترە بێ ئامادەکرا چونکە ئێمە لە دەستورەکەمان واڵێن ئەڵێن بە لیستە پێشووتر ئەینەری بۆ کۆمیسیۆن و ئەو لیستەش ئەبێ لە چوارچێوەی ئەو ئەندامانە بێ کە لە ناو دەستەی گشتی ئابوون پێشووت ینی نابێت لە دەرەوە ئەگەر کەسێک بیویستە ببێ بە ئەندامی جڤات لە دەرەوەی ئەم بەڕێزانە نەی دەتوانی بەڵێ دەی خەڵکش هەبوو حەزیشی لێ بۆ پێی دینیشی کردووە ئاڵوگۆڕش کراوە ینی ئاسایی ئەو پرۆسەیە ڕۆشتەوە کۆمیسیۆن هەمووی هەم بە ڤیددیۆ گیراوە هەم بڵێن بە تیانوس نووسراوەتەوە مسادەکەی بەسم ڕۆژی کۆنفرانس بەڵێ ڕۆژی کۆنفرانسیشە بووە بەسەنە یەکێک لەوانەی ویستێتی من نایکەم برادێکی دەستی بڵند کردووە تێتی من ئەتوانم خۆم بینکەن ئەو برادرانی کە لەناو کۆنفرانسەکەمون دەنگدانیان بۆ کردو بۆ من نایکەم نا ینی هاوڵاتیەک لێ گۆڕان خوازێک کە بەشداری کرد لە کۆنفرانسەکە واڵێ من ئەمێ بوو ئەندامی جڤات خۆمەڵ بژێرم هەبوو بەڵێ کراوە و بەبێ کێشەش ڕۆشت دەنگی پێدراوەندامە لە بەڵێ ئەندامی جڤاتی نیشتیمان لە یاددەگەکانی شێ و لە بڵێن 55 کەسەکەش کە ئەندامی فعلین لەوانەی شێ باشە هەندێک دەڵێن ژمارەکە زۆرە ینی ئەزانی ئەم ژمارە زۆرە بۆ بەقەت هێزێکی هێزە سەرەکیەکان ئەندامی ئەزانی ئەم سەرکردایەتیتانەیە سەباو ئەم کۆنفرانسەی بزوتنەوەی گۆڕان چکە خۆتە زانی ئێمە ساڵێک زیاترە دەرگیری کۆمەڵە کێشەی قانونی بووینەوە لەگەڵ کۆمیسیۆن هەرو کێشە قانونیانە وای کردووە نەهێشتوە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق بکەین جگە لەوەش کێشەی ناوخۆیمانە بۆ ئەمجا تۆ بزوتنەوەی گۆڕان تەنها لە ناو شاری سلێمانی سیاست ناکە ینی وەکوتم لە خانەقینەوە تاکو بادینان تاکو دهۆک تاکو زاخۆ ڕەوەندی کوردی لە دەرەوە ینی خەڵکیش حەقی خۆیان خوازماوە لە دۆک و زاخۆ بەڵێ دوێنێ لە بادینان لە ناو پارێزگای دۆک زیاد لە 50 بۆ 60 کەس لە ئەندامانی دەستەی گشتی بەشداری کۆنفرانسیان کردووە و 3 ئەندامیشان بووە ئەندامی جڤاتی نیشتیمانی لە بادینە بەڵێ باشە بێنە سەر باسی ئەوەی کە ئێستا ئێوە پاڵپشتن بە شەرعیەت ئێستا ئیترێواتوانن بەشداری بکەن لە هەڵبژارنەکان ئێستا ئێوە شەرعیەتی قانونیتان هەیە بەڵێ بێگومان دوێنێ هەر لە دوای ئەوە بەڕێز قازی فەیاز کە جێگری سەرۆکی ئەنجومەنی کۆمسیارانە سەرکەوتنی کۆنفرانسەکەی ڕاگەیاند وابزانام لە میدیاکانیش بەشێکی بڵاو بووەتەوە سەرکەوتنی کۆنفرانسەکەی ڕاگەیاند و کۆمەڵێک ڕێکاری تر هەیە ینی ئەو ڕێکارانە ڕێکاری ڕۆتینین لە ڕێگەی فەرمانگەی پارت و ڕێکخراوە سیاسیەکان ئەو بڕگانی دەستور دەستکار ئەنیوانە هەموو شتی ڕۆتینن لایانی بەرامبەر باڵی گردەکە دەڵێن سکاڵامان تۆمار کردووە و سکاڵاکەشمان دەرەنجامی دەبێ و گۆڕانیان لێ وەردەگرینەوە و خاوەنی ڕاستەقینەی گۆڕان ئێمەین ئەزانی کاک ڕانکۆ هەموو ئەندامێک کە لەو کۆنفرانسە بووە ئەتوانێت تانە لە کۆنفرانسەکە بە توانێت تانە لە بڕارەکانی کۆنفرانسەکە بە ئەم تانانەش تا چەند ڕێگە و شوێنی خۆیەگرێت ئەوە ئەمێنێتەوە بابەتە قانونیەکان بەڵام دڵنیا بە ئەم کۆنفرانسە کارەکانی تەواو بووە کۆتایی هاتووە جگە لە هەندێک ئیش و کاری ڕۆتین کە پەیوەستە بە فەرمانگەی پارت و ڕێکخراوە سیاسیەکان پێشووتریش زۆر سکاڵا کراوە بڕوادوانیە بتوانن گۆڕانتان لەژێر دەست دەربێنن بە ڕێگەی قانونی و بە سکاڵا بۆ بابەتە پێشووتریش زۆر سکاڵا کراوە سکاڵای تەجمیدکردنی گۆڕان کراوە لە ڕێگەی و برادرانەوە سکاڵای دوورخستنەوەی هەندێک کاراکتەری ناو گۆڕان کراوە بۆی نێتە کۆنفرانس زۆر سکاڵا کراوە بەڵام ئەمووەمانە ئەمە بڵین لای من نییە لای جەنابت نییە لە لای هەیەیەکی قەزاییە کە لە سەروی کۆمیسیۆنەوەی هەموو سکاڵەوتانانە ڕەت کراونەتەوە باشە چکوانی کە دێن سەرپەرشی کۆنفرانسیان کردو بۆ خۆیان دادوەرن یعنی لە سەروی ئەوانیشەوە بە فلتەری ئەمان تێپەڕێ ئەمان لە ناو ئەمری واقعەکەن مەحزەریان نووسیوە لیژنەیەکی 30 کەسی لە ژوورەوە بۆ سەرپەرشتی کاروبارەکانیان کردو هەمویان مەسئولێتیان هەبوو گوێتان لە ڕەخنەکانیوان گرتووە لە دوێنێەوە ینی دەیبیستن ڕەخنەکانیان چییە ڕەخنەیان هەیە منطقی تیاابێ واللهی ئەوان من ڕاستەکەی کە دەڵم منطقی تیاابێ بەنسبە دێەوە ڕەنگە بۆ منی هاوڵاتی لە دەرەوەی بزوتنەوەکەیەوە ڕەنگە ڕەخنەکانیانم پێ منطق بێ یان پێ منطق نەبێ ئەوە کاک ڕانکۆ ئەو بەڕێزانە ئێمە وەکوتم ڕەفیقی یەک بووینە 15 ساڵ بەیەکەوە کارمان کردو ئەوانیش بە گۆڕانە زانین ئومێ دەکەین
هەمومان بەیەکەوە بتوانین ئەم بزوتنەوەی گۆڕانە بەهێز بکەینەوە. ئەکرێت ڕخنەیشیان هەبوو بێ، ئەکرێت گلەییشیان هەبوو بێ، بەڵام هەموو ئەوانە وەکوتم مەسئولیەتەکە لەسەر شانی ئێمە نەبووە لە ناو کۆنفرانس. هەموو ئەو ئیش کاروباری کە ڕووی داوە بە سەرپەرشتی کۆمسیۆن بووە و زۆر ڕەنگە شت بووترێ، نە تەزویری تیا بووە، نە خەڵکێنراوەتە ژوورەوە بە دەربێت لەو ناوانە، ینی لە ڕێوشێنێکی هەم ئەمنی زۆر باش لە دەرەوەی هۆڵەکە، هەم لە ژوورەوەش زۆر بەهێمنی و بە پی کارەکان ڕۆیشت، ینی هیچ کێشەیەک نەبووە، ئیتر لە دەرەوە یەکێک ناوی نەبووە خۆی کێشەی دروست کردو، ئەوانە ڕاستیەکەی ئێمە لێ بەرپرسیار نین، ینی ئەوە خۆی ناوی نەبووە چی بکەینێ. بەڵام ڕخنەکانەوە بچووکەکەیتەوە لۆی کەسێک ناوی نەبووە و آخر من نازانم ڕخنە ڕاستیەکەی گوێم لە نەبووە ڕخنیان قسەیان کرد بێ شتێکیان کرد بەڕاستی من متابعەم نەکردووە، بەڵام وەکو وتم زۆر تەبیعیشە لە ناو ڕەفیقەکان ئێمەش ڕەنگە ڕخنە هەبوو بێ پێی خۆش نەبوو بێ شتێکین بڕا، بەڵام تۆ لە نەتیجە ئێمە گرنگەوەی بزوتنەوەکەمان گەیاندە وەکو عەرەبەڵێ بەڕی ئەمان دەربازەوەی گۆڕان لە کەناری ئارامیە. ئێستا بزوتنەوەی گۆڕان لە کەناری ئارامیە خاوەنی مۆڵەتی یاسایی خۆیەتی هەندێک ڕۆتینی ئیداری ماوە لەگەڵ فەرمانگەی پارت و ڕێکخراوە سیاسیەکان لەم ڕۆژانە ئەوانە ینی ئەویشیان ڕۆتینە وەک لەگەڵ هەموو هێزێک ئیتر ئەبێتە خاوەنی ئەنگاوەکانیاندەتان چییە بەرەوەستانە بزوتنەوەی گۆڕانە؟ بێگومان ئێمە ئەو جواتی نیشتیمانیە کە هەڵبژێردراوە ئیتر لە چەند ڕۆژی ئایندە کۆبنەوەی خۆیەکە دووبارە پلتفۆرمی سیاسی بزوتنەوەی گۆڕان داڕێژێتەوە، بەرنامەکانی داڕێژێتەوە، پەیوەندیەکانی لەگەڵ هێزە لە عێراقیەکان، کوردستانیەکان، ئەقلیمیەکان ئەبێ ئەمانە ڕێکخاتەوە، چونکە ئێستا بزوتنەوەی گۆڕان لە کوردستان پێویستێکی واقعیە بە شێوازێکی تر کار لە کاری سیاسی خۆی واقعیە. مەسەلەن چ شتێکێ بە بزوتنەوەی گۆڕان بکرێ و بێز و لایەنە سیاسیەکانی دیکە نەکرێ بە هێزە ئۆپۆزیسیۆنەکان نەکرێ؟ بەشێکی زۆری و هێزە ئۆپۆزیسیۆنانە دیارە وەکو بزوتنەوەی گۆڕان تاقی کراونەتەوە، بەشێکیشیان ڕەنگە ئێستا لە قۆناغی تاقیکردنەوە دابن، بەڵام ئەوەی مایەوە لەم 15 ساڵە لەسەر بەرنامە سیاسەکەی خۆی ڕەنگە لە هەندێکی وەکو خۆی جێبەجێ نەکرد بێ، بەڵام خەڵکێکی زۆر لە دوێنێەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە وتار بە نووسین ینی پیرۆزبایەکان بۆەوە نییە کە یەک تاکێک بوو بێتە ڕێخەری گشتی یای کەسێک، بەڵام ئەم هێزە ماوەی بایی ئەوەی تا ماوەتەوە خوێنی بەبەرابێتەوە. باشە بەشێک لەو کەسانی کە لە حکوومەتدان و لەسەر پشکی گۆڕان پۆستیان وەرگرت خەڵک باسیەوە دەکات دەڵێ نمونەیەکی ناشرین بوون لە حکومڕانیە. ئەزانی خۆی ئێمە بە لێمان تێک نەچێت حکوومەتی هەرێمی کوردستان دوو هێزی سەرەکی بەڕێوەیە بن، ئەیلانی کەم نەک لە یەکێتی پارتی باشتر نەبوون بگرە نمونەیەکی ئەکەوێتە سەر کەسەکان، بەڵام خەڵکی تریشەیە قسەی زۆر باشیان لەسەرەکان من ناتوانم ینی ڕاستیەکەی ببمە پارێزەریەوان، بەڵام هەر کەسێکیان ینی تۆ بە تایبەتی لە دوای گۆڕان لە حکوومەت بەشداری کردووە تووشی هەرێمی کوردستان تووشی چەندین قەیران بووەتەوە، ینی ڕەنگە لە کاروبارەکەی وەکو پێویست نەبوو بێ، بەڵام ئێستا کە موچەنایە چ پەیوەندێکی بۆ وەزارەتی داراییەوە خەتای کاگاوەتی تێدا نیە، ڕەنگە لە وردەکاریە ئەوە شتێکی ترە، بەڵام کە ئێستا موچەنایە ینی هەمومان لەگەڵ عێراقا دەرگیر بووین بۆی کێشەی سیاسی و وەزیرەکەی گۆڕان بارکی خۆی ساوا لە وەزارەتی دارایی من ئەوەندەی متاران دەوترا دروشمەکانی گۆڕانمان بیرە کۆبوونەوەکان لە ژوورە تاریکەکان دەردەێنین بە خەڵک دەڵێن ئاشکرای دەکەین، بەڵامەوە چەند ساڵە وەزیرێکی گۆڕان بۆ منە گۆڕان خوازێک وەزیری داراییە کەس نازای لە وەزارەتی دارایی جارزە ڕوونکردنەوە بڵاو دەکەنەوە زۆر ڕوونکردنەوە داگا من بیزانم ڕاستەکەی ئیشی من نییە من وەکو هاوڵاتیەک ڕاگەیەنراوەکانیان شتەکانیان نەبینم یا کارو بە هەموو وەزارەتەکان ینی ئەو چوار وەزارەتیش کە لای وەڵاهی ئەوە من ناتوانم ئێستا قەرار بم بڵێم لێ ڕازیم یا لێ ناڕازیم، بەڵام بێگومان خەڵکیش گلەیی لیانەیە و چونکە خۆتە زانی ینی هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر جیاوازترە لە چاو ناوچەکانی. باشە کاگڕۆڤان وەکو پێویست هێز و لایەنە سیاسیەکان پیرۆزباییان نەکرد بۆ کۆنفرانسەکە، ئەمە پەیوەندی بە چیەوەی بە بڕایەوە؟ وەڵاهی جارێک کاتەکەی ینی تۆزێک خۆتە زانی ینی دوێنێ ئێمە تا عەسر و ئێوارە تەواو نەبوو بووین کاروباری کۆنفرانس و بەشێکیان ڕەنگە پەیوەندیان کردبێت بە تەلەفۆنی پیرۆزبایان لە کاکدانا کردبێت، ڕەنگە ڕاگەندراوی ڕسمیشیانە بێ ئێمە پەلە ناکەین و زۆربەی زۆری سەرکردایەتی لایەنەکان لە ئاسی شخصیس پەیوەندی پیرۆزبایان کردو، بەڵام لە چوارچێوەی فەرمی ئێمە ناتوانین قەرار بین ئەوان قەرارەدەن خۆ ڕەنگی شتیانە بێت. باشە ئێستەی تر دانا ئەحمەد مەجید سەرۆکی ڕێخەری گشتی ڕێخەری گشتیە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانە
هەندێک دەیان و کێشەی قانونی هەیە ناکرێت ئەم بابەتانە بابەتی کەسین لەبارەوە باسەکرێن یان بۆ ڕێکخەرێکی گشتی ناکرێت ئەو هەموو ئەو کێشە قانونیانەی کە کاتی خۆی لەسەر کاکدانا دروست بوو هەموو ئەو کێشە قانونیانە لە دادگا کۆتایی پێهاتووە مەرسومی بۆ دەرکراوە لەسەر وەکایەتی هەرێمەوە ینی تەمیزکرا هەموو شتەکان لەسەر کاکدانا یەک دۆسی لەسەر نییە یەک دۆسی لەسەر نەماوە ئەوە زۆر سکاڵایشیان کردو ینی بەشێک لەو هاوڕێیانەمان زۆر سکاڵایان کردووە دادگا نەماوە لە کوردستان و لە عێراق کە هەندێک دادگا هیچ تایبەتمەندی ئەویش نەبووە سکاڵایان نەکردبێ و سکاڵاکانیش دۆڕاندویان باشە کاگڕۆوان ینی کێوەندە دڵتان فراوانە کێبێ بێباندامی جوات کێبیە بێتوانێت وەکو ڕێکخەر خۆی بربژێر بکە بۆ لەگەڵان دانانیشێن داواکانی ئەوان ئەوەندە قورسە ئەوان چیان دەوێت دانێ ببن باندامی جوادەوە دەڵێن بابە بن کاندیدانە بۆ ڕێکخەر با هەیان بێ ینی ئەم ئیمتیازاتانی بزوتنەوەی گۆڕان چییە تا ئاوها ئەم شەڕە گەورەی لەسەر بکرێت زانی کێشەکە زیاتر ینی خەڵک بەشتی ڕەنگە لاوەکیەوە ئینگرێ کێشەکە کێشەیەکی با بڵێن جیاوازیمانە بۆ لەسەر فکری سیاسی و ئیدارەدانی بزوتنەوەی گۆڕان ینی جیاوازیمانە بۆ ئەو جیاوازیانە ژوای کردووە ئەین جیاوازەکەتان لەگەڵ گردی زەرگەتە ئەو باڵە فکریە بەشێکی زۆری فکری سیاسی بۆ بەڵام دێن ئەی ئاڵکێنن بەشتیترەوەش وانە بۆیە زۆر هەوڵمان داوە تا شەوی دوو شەو پێش کۆنفرانسیش زۆر هەوڵمان داوە بەڵام کەیتر تۆ نەیتە پێشەوە منیش ملزەمم بچمە کۆنفرانسیش یا بەڕێککەوتنە یا بە دیموکراسیەتە هەڵبژاردنە و زۆرینە و کەمینێ هەز ڕێککەوتنێکتان نەکرد لەگەڵن ئەخر خۆ من چۆن ڕێک کە دانیشم ڕێککەوتین لەسەر کۆمەڵی خاڵک بۆ ئیدارەدانی کۆنفرانس ئەڵێن ئەم دەستورە بە دەنگدانی ئاشکرایە بەنیێنی بکرێ ئەو ڕازیە بێ و ئیمزای لەسەرەکە کە دواتر بەدڵی ئەو دەرناچێت ئەچێتە دەرەوە ئیتر خۆ ینی تۆ چیەکەی ئەو کاتە بەنیازن کۆنفرانس بکەن ئەوان لە ئایندەدا من نازانم بەڵام ێسەوە کوتم خاوەنددارێتی و ناو شوناس و ناسنامەی بزوتنەوەی گۆڕان دوێنێ لە کۆنفرانس سەلمێنراوە بە ئامادەبوونی ئەو دادوەرە بەڕێزە و ئەو لیژنە ڕاستپێدراوی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی کەس ناتوانێت تر بەناوی گۆڕانەوە قسە بکات جگە لە ڕێکخەری گشتی و جوات بەڵێ جگە لە جواتی نیشتیمانی و ڕێکخەری گشتی و ئەو هەڵسوڕاوانەی کە لە ناو بزوتنەوەی گۆڕان کارەکەن تەنها ئەوان نمایندە و نوێنەری بزوتنەوەی گۆڕان ئەتوانن قسە بکەن میدیاکانیش ئیتر ڕنگ بێ قورس بێ بەکارێنانی دوو ئاراسە چونکە وازەحە لە دوێنێەوە کۆمیسیۆن بەڕەسمی بزوتنەوەی گۆڕانی ناساندووە و ڕێخەرەکەی و جواتی نیشتیمانی ناساندوو یای لەم ڕۆ میدیاکانیشی تر ناکرێ بڵین بزوتنەوەی گۆڕان باڵی کورسات یا باڵی زەرگەتە ئەبێ باڵ نەما ئێستا یەک دەنوکە یەک دەنوکن باڵێ تەواوی تر قانونیە وایە قانونیە وایە هیوا سەرکەوتنتان بۆ خوازیین زۆر سپاس هەڵبەتە گوێ لە قسەکانی وانیش دەگرین من هەوڵمدا لە بەری نوێنەریوان لێرە نییە بەشێک لە پرسیارەکانیوان ئاراستەی ئێوەی بەڕێز بکەم بە نوێنەرایەتی ئەوانە شەر ڕەفیقی ئێمە ئومێ دەکەین ئێمە من لەم شاشەی کورساتەوە ئێمە 15 ساڵ بەیەکەوە کارمان کردووە 15 ساڵ بەیەکەوە کارمان کردووە ماندوو بووین تووشی سزادانی سیاسی بووین تووشی دایانگیر و گرفتی سیاسی و قانونی بووین بزوتنەوەی گۆڕان مڵکی هەموو گۆڕان خوازانە ومێ دەکەین ئەو کێشانە نەبێتە ئەوەی دڵگرانمانکانی گەرانمان کە چووکە بزوتنەوەی گۆڕان لە هەناوی خەڵکەوە دروست بووە هەمومانی تیا بووین ومێ دەکەین ئەوانیش بەیەکەوە بتوانین ئەم هێزە ئۆپۆزیسیۆنە ڕەسەنە کاریگەرە بخینەوە سەر ڕێژکە ڕاستەقینەکەی خۆی سەرکەوتوو بن زۆر سپاس سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵ بەخێرات سەر بەخێر بێت